کابوو ئللا پێغەمبەری خوا فەرمێن بتوانن توانای گۆڕینیان هەبێ و نەیگۆڕن إلا أصابهم الله بعقاب قبل أن يموتوا إلا خوا توشي عقابي أنا كاب يشوي بمرن إسا برا برزا كانم خوا وضعي ما هينتيايا كيل المالي خوي آسودية كيشكا چيا وكو باسم كر زنا وخواردني عراق ودزي وكومالي شتي آشكرا ألين تاوانا بلام تزوير كردني دنگي خلقي تاوانيا لروي شرعي آية دانيشتن لوي أمانت نقيني تجيقاي خوي تاوانيا آية شاردنەوەی شەهادەتی حەق تاوان نییە ئایا ئیشدانە دەست غەیرە ئەهلی خۆیوە تاوانە یا تاوان نییە ئەمانە لە ڕووی شەرعیوە تاوانن دزی ماڵی عامی ئەو خەڵکە پارەکەی ئەبرێت تۆ لێی بێدەنگی ئەمە تاوانە یا تاوان نییە هەروەها برا بەڕێزەکانم ناعەدالەتی لە قەضایە هەروەها زیندانیکردنی خەڵک بە ویست و هەوا و ئارەزوو ماڵ خەڵکی بڕین کوشتنی خەڵکی بۆیە لێرەوە ئەوە بڵێم موسڵمان نابێ بینەر بێت کابوو هەموو شوێنێک ماڵە گەڕەکە مزگەوتە بازاڕە مەحکەمەیە وەزارەتە پەرلەمانە تۆ ئەبێ نوێنەری خۆت بنێری لەبەرەوەی ئیقراری منکەر نەکا نەهی بکا لە منکەر ڕاستە لە دوورەوە گەر کەسانێک ئاوا بە سادەی تەماشای کەن بڵێ ئاخر کاکێکیانەوە تۆ هەر بەچوونت ئیقرارە کەس وای نەوتوە ئەم دینە لە عولەماوە وەرە لە عولەماوە ناڵێن تۆ ئەگەر بڕۆی لاریەک ڕاستکەی تۆ پاداشتت هەیە بەڵام ئەگەر بڕۆی لە ماڵی خۆشتە دانیشە ئیقراری لاری بکە منکەر بکە بەشداری تایە